جاران حەجی ئاغای خوالی خۆش بوو باوکی مناڵەکانم دەڵێن هەر کات ژیانم ساخت دەبوو دەیگوت نیگەران مەبە لەسەر پەنجەی داودی پێغەمبەریش نووسراوە هەموو شتێک کۆتایی دێ منیش دەمگوت دەی کاتێک مرۆڤ خەمبارە ئەم قسانە دڵخۆشی دەکات کاتێکیش خۆشحاڵ بێ ئەم قسانە غەمباری دەکات بەڵام ئێستا کە ساڵهای ساڵ لە مەرگی باوکی مناڵەکانم تێپەڕیوە پێم وایە هیچ شتێک کۆتایی نایە هیچ شتێک تیا ناچێ هیچ ڕووداوێک لەم جیهانەدا بە بێحکمەت نابێ
نه حاجی خانم ماله به جای ماوم بله به جای اشتویم مگه که انسان کیف و جانتای که به جای بیلن یعنی شتی که نکه به تبر چاو والله تبلم حاجی مرۆڤ زۆر جار چاو لە ئاوێنەش دەکات تەنانەت خۆشی نابینێ باڵێ ئەوەش دروستە بەهەرحاڵ دەگەڕێنەوە مەبەستم ئەوەیە کە یەکێک کەنار چاوی هەیە کە ببینە کە ئێوە نین حتم نیگەران دەبن و دەگەڕێنەوەی تر نیگەران مەبە من نیگەران دێمە بەرچاو حادی جان بە قوربانت دەبم دەستت خۆش بێ خدا حافیز بێ با قوربانت شایانیەوە نیگە کاکەم سەرۆک گیان جیانەکەم حاجی جان فەرموو بە بڵێ قوربان بزانم بەرەو مەشهەد دەڕۆی مەشهەد کە نە فەرمایش شتێکت بوو تا بنکەی پۆلیس خۆ دەچی بەلێ حتمەن دەرەوە ئەم حاج خانمەی ئێمە لە پاسەکەی کاک کەماڵ بەجێماوە کاک کەماڵ خۆ دەناسی کەماڵی دەربەندی دەڵێمە کەماڵ بزارم تازە دەستی پێکردووە بابەجان لێ مێژە شۆفێرە دوو ساڵی لەم جادە نەبووە بەڵام ئەم جاریش بە تایبەتی هاتووە فەرمایشەکەت فەرمو من لە خزمەتی تۆدەم حاجی جان کای پیاوەتی بکە و ئەم حەجی خانمەتە بنکەی پۆلیس بگێنە وەڵاشنە مێردێک و منداڵێک ماشێنەکەی منیان گرتووە با بچم لێیان پرسم ئەگەر ئیزنیاندان بەسەر هەردوو چاوی من حاجی خانم هۆشت بە جادەوە هەیە یان نا بەڵێ حەجی ئاغا دەیبینم دەڵام تاریفی خۆم نەکەمە تاریفکردن لە خۆت جوان نییە من مرۆڤێکی زۆر کەم قسەم هەتاکو پرسیارێکم لێ نەکرد من قسە ناکەم ئاخر لەم دەور و زەمانەدا خۆ قسەکردن خۆ کەڵکی نییە 24 ساعت لە شەو ڕۆژە کارەکەین حیسمان نییە تا بەهاری ژیان هات وەرە ئارامی گیانی من تا شنێ لای گوڵەوە هات وەرەی نازەنینم من وەکو ئەسپەندی سەراگرم بۆ ئەڤینی خۆم دەسووتم و دەبمە ئاوری ژینم بۆ ئەڤینی خۆم دەسووتم ئاگات لە خۆت بێڕەوە دایکە نەگەیشتی؟ نە ئازیزەکەم کاک کەماڵ دەکرێت تۆزێ تونتر لێ خوڕی؟ نا بە قوربانت بم پۆلیس پێشمان پێگرێ ئەمە سەرپێچییە کەوایە یاسایی تونتر لێ خوڕا باشە بەچاوە هەسی دارزەی بەم نیوەڕە خۆتووی من بە خەبەرم هۆشم بە جادۆ بوو تووشی پێکدادان نەبین هەستە قومی ئاو بەدە بۆ خەڵکە تونیانە هۆشت لەکوێ بەڕێزەمە خۆ بێنزە کۆنەکە نییە ئاو سەردکردەوەی هەیە تین ویان بێ خۆیان دەڕۆن دەیخۆنەوە ئافرین نابژی ئێستا ئەوەت بۆ هەڵکردووە کاکە؟ دەبێ شەوفیر بیتاوە بزانی دا بەزە بڕۆ فلاکسە پڕکە دەی هەر لە بنەڕەتەوە ئەم سەفەرە کارێکی هەڵە بوو لە خۆڕا هەڵساوین هاتووین لەگەڵ ئەمانە ئەوش بە پاس کسم نەختە سەبرە بێت ئەگەینێ خۆمان لەوێ هۆتێلێک دەگرین من دەم هەوێ بڕۆمەوە بۆ ماڵ هاکتەکەم پەرداخێک ئاو بخۆ ناتوانم دایکێکە من دەم هەوێ بڕۆمەوە بۆ ماڵ هاوار ئالۆ پونە گیاندەی نابیستم عەزیزەکەم ئالۆ شێتت کردم بۆ چیا دەکەی
ئالۆ دیسان بیگرەوە ئەخە چ کارێک بوو کردت ها ئۆ چ کارێک بوو ها هەموو فێکی تۆیە ها سامان ڕاستە دایک و بنەماڵە چوونەتە دەرەوەی وڵات؟ بەڕاستمە ئەو کات تۆ نەڕۆیشتووی؟ زۆر کەری بەخدا لەبەر چی؟ دەمەوێت بزانم بۆچی لە سەفەری دەرەوەی وڵات گەڕاوی و بڕیارت داوە لەگەڵ ئەمانە بە پاس بی بۆ مەشرەت ها؟ لەبەر چی؟ بۆ ڕووباوە کوڕەپورێ وەکو تۆ نۆبەرە ئەمەیە دڵنیای؟ ببرین گەورم چێم دەکۆت؟ فەرمووتان 48 48 48,000 منمدا چوم ئاوێنەیەکم کڕی بۆ ئەمە ڕۆیشتمەوە ماڵەوە دیتم کە کوڕەکەم یەک دانە وەسلی زانکۆی ئازادی هێناوەتە بەردەستم تۆ بڵێت چەند خۆشم من تا 3 ساڵەوە پاسێکم بۆ کارم ئێستاش ئەم ماشێنەم کڕی و هەر لەسەری کار دەکەم جانەڕۆڵە جان ئەو مناڵە حاجی خانم عەزیەت نەکە تخوا ببەخشن خەجاڵەت خۆم زمانی مناڵ گرینە یان برسێتین یا خۆی پیس کردووە وەکو گەورەنێ کە لە خۆرا ببۆڵێنێ دەستت خۆش بێ حاجی خانم یای من هەرچی قسەم کردووە من لێرە بۆڵە بۆڵم کردووە ناکوڕم تۆ قسەی دڵی خۆت کرد جیاوازی چییە بە قوربانت بم تۆفیری زۆرە کوڕم کەسێک کە قسەی دڵی خۆی دەکا لە دوی کەسێک دەگەڕێت تاغەمی دەرکات و دڵی ئەهوەم بێتەوە ئەو کەسێک کە بۆڵە بۆڵ دەکات و بیان و دێنێتەوە دوژمن ساز دەکا غەمی زیاتر دەبێ سەلام با قوربانت بم سلام حاجی خانمم لە گاوەخانەی حاجی سوار کردو دەمهەوێت لێرە داینم بڕوا بۆ ماشەد باشە باشە دەستت خۆش بێ لە ماشەندایە باشە باشە پورێ جەناب سەرمان دەڵێ ژمارەکەی دەزانی؟ ژمارەی چی؟ پاسەکە؟ نا پورێ هی کام تەعاونی بوو کام کۆمپانیا؟ نازانم ڕۆڵە بەس دەزانم پاسەکە ئی کاکەماڵ بوو ڕۆڵە کاکەماڵ پورێ ئێستا لەکوێ بەجیان هێشتووی؟ چێشتخانەی حاجی حاجی؟ پورێ فەرموو دەست خۆش بێ ڕۆڵە زۆر سپاس بە قوربان تانکستانی ئەرە
ناڕۆڵە جانتاکەم لە لای منداڵەکانەوە بەجێ ماوە. مەخابن خۆزگە ژمارە تەلەفۆنیان شتێکە لەبەر بوایە. بیر و هۆشێکم نەماڕۆڵە گیان. وەڵاهی ئێمەی کە تۆزخاڵک تەمەنمان کەمترا ئێمەی زۆر جا هیچوان لەبیر نابێنێ. خوا ئاگادارتان بێ. خۆزگە بەخۆت پورێ خۆزگە منیش بمتوانیا بچمە زیارەتی مام ڕەزا. دەی بۆ ناڕۆی ئاکرێ پورێ تا ئێستا هیچ جار ویستومە بڕۆم بەڵام نەکراوە یا پشوم نادەرێ یا لەگەر دەیدەن زۆر کەمە. یانی ئەوەندە کەمە کە ناتوانانی بڕۆی بۆ مەشەد. دەی چۆن بیڵێم پورێ ئاخە دەزانیت چێ پورێ من چەند کەس چاوەڕێ من 4 ڕۆژ بچوب هەیە 2 ڕۆژی لە ڕێگەدا ئەگەر بەرەو ئەولا بڕۆم ئەو لاوم لە کیس دەچێت ئەگەر بڕۆ بەرەو ئەولاوە حەقی خۆتە دڵە ئیتر ئیشەڵا پێکەوە بڕۆن. ئیشەڵا مانگستانی تۆی لە قوڕان قسە دەکەی ها ئەگەر سەربازێک قەدر نەزانێ پێ دوای ئەو خەڵکە قەدر بزانێ. ناکڕم ئەو قسانە مەکە. ئێستا ڕەنگە زۆر جار هەندێک قسەیش بکەن بەڵام هەموو لەبەر کێشە و گرفتی ژیانە. من بخۆم کاتێک کە گەنج بووم کاتی تاسەی مێردەکەم دەکرد ئەوەندەم بۆڵە بۆڵ بەسەردا دەکرد خوددا بزانێ. ئاخرم کارە ئێمەش بەلەونێک کە هیچێکی بەدەست خۆمان نییە ناتوانین کاتێکی بە تەواوی بۆ دابنین. ئەلۆ ناوەند جانشینەکەی من نەگەیشت دەکرێت پێی بڵێن کە خێراتر بێت کە من بڕێک ئیشم هەیە. دەیدای گەر منەوە نۆرە ئیشم خەریکە کۆتایی دێ. چی بکەم؟ تانگستانی وەرە ئۆتۆمبیلێکی جێمتمانە بگرە تاکو دایە خانم تا تێرمیناڵ بگەێنێ بە چاوان. دایەخانگیان فەرموو ئەم بەڕێزە زەحمەتێکەشەوە دەگەنێتە تەرمیناڵ. دەستت خۆش بێ کوڕم. کاکەم دوعای بەخێرمان بۆ بکە لای ئیمام ڕەزا. ئیتر لەوەی زیاتر ڕاستپێریت ناکەم. تۆش وەکو کوڕی من وای لەبیرت بێ دار هەرچەند گەورەتر بێ ڕیشەکانی پتەوترە لە قوپۆشی قایمترە.
ئەگەر دڵی چەند کەس بە چەند ڕۆژ چوونەوە بۆ ماڵ شاد دەبێتەوە حەیفە کە مرۆڤ لەو شادیە بێبەش بێ. تانگستانی وەرە وەرە بڕۆ دەفتەرە پشودانەکەت بێنە بنێنە بۆ پشودان. وەرە ئەی ماشە فەرمودایە ببورەتە خوددا ئیرەت یانە مناڵەکان برسیانە کوڕم زووتر بڵێ با چێشتەکەمان بۆ بێن لەوەی زیاتر مەعتەل نەبین. بە چاوان فەرموویەوە فەرموو بڕۆی نیماگیان هەرەوە دی ئاخر یانی چی؟ یانێ ئەوەی کە نام هەوێ برسیم نییە ئاخر ئێرە جێگایە. دەتەوێ بڕۆم شتێکت بۆ بێنم هەر لێرە دابی خۆی خۆراکی ئێرە چەک گیرم کردە بەدەستەوە تەرانە گیان ئەی بە ئەوانی تر بزانە زیست دەبنا. ئەرەی تێر دەزانم ئەگەر ئەوانی تر زیز بن زۆر ئەیبا بەڵام ئەگەر من زیز بم ئەسڵەن گرنگ نییە. نازانم بەڵا من خۆ دەرەقەتی تۆ نایم هەر کارێک پێت خۆشە بیکە ئەم سەفەرش بکە بە زەهری ماری من و باوکت و هەمویان. چه هەڵەیەکمان کردها خەڵک دەچن بۆ سەفەر منیش دەچم بۆ سەفەر. هوشنگ دایە فەرموو مونانی نیوەڕۆ خواردنێکی بە تامە دەست وەڵا زۆر خۆشە کەبابەکەی خۆشە ها هاولی بۆ بگرە بیخۆ دەڵم ئەو کچە خۆیش ناخوا تۆ شتێکی پێ بڵێ دەی هە لەمەش بخۆ ساردی ناخۆی بۆ تێکەم ها لەمێشە هەرچاویش لێ من ناکە یەکسەر نووساوە بەدایکمەوە تو چاوی لێکە باشە بزانم چۆنە بێت زۆر خۆش بێڵە بەم تۆزێکلی مۆ بکەمە نێو گۆشتەکەت. دەست خۆش بێ خۆش بوو بیخۆ ڕۆڵە گیان تۆش چێشتەکەت بخۆ ڕۆڵە گیان. ئەو ساڵ ئێمە ڕۆیشتین بۆ سەفەر ئیرەت ئەوەندەی ئێستای لە نیما کاکت پرسە کەنجێ دەڕۆی نازانم کاکە ئێمە کەنج دەڕۆینەوە بۆ تاران ئینشەڵڵا تارمان هەیە کاکە دەکەیت تۆ ڕۆڵە لێگەڕێ هەرچی پێی خۆشە بیکە سەفەرەی لێ ناخۆش کردوین دەڕۆڵە بخۆ بە قوربان. ئەو ساڵ چوار ڕۆیشتم و مەشق هەر لێرە چێشتمان خوارد لەبیرتە ئێستا ڕاوەستە بزانە بۆ خۆیان دەڵێن چی نازانم ڕەنگە ئەوان هەر هیچ نەڵێن هەر دەبێت لێرە بمێنینەوە. ناغا هومایون ئەگەر بۆ تەکری پەمەیەکەیم بۆ بکڕا ئاخر من ڕەنگی پەمەیم زۆر پێجوانە. پەمووی؟ ئەرێ ئەم ڕەنگە کەبابیش لێ دەبێت زەحمەت بەڵێ بەڵێ بە چاوان بۆ تەکڕم زۆر سپاس ئاغا هومایون تکایە دەکەم ئەگەر وەگیرم کەوت پەمووی تێر بوو ڕۆڵە گیان. ئەرێ لێگەڕێ دانیشە
پەروانە چی بووە دایە؟ هیچ نەبۆ ڕۆڵە گیان پێم وایە تەرانە خۆشی لە چێشتەکە نەهاتۆ دێخۆ چێشتەکەی زۆر خۆش بوو ڕەبی بە ساقت بم ئەرێ زۆر خۆش بوو ئەوێ ئەو دەرکە داخی بڕۆمە نێو پاسەکە بەڵێ هەی بۆ نابێ ببورە بیکەرۆدێ ببورە بەڵێ ئێستا دەکرێتەوە ببورە ئەمە نوێ جارێ وشکە هۆشە بە خۆتە بێنە ناکاو ببورە ڕاستی پرسیارێکم هەبوو چێشتەکەتان چۆم و پێتان خۆش بوو؟ ئەرێ زۆر خۆش بوو وا دیارە تۆ پێشنیارت داوە دێشکر بۆ خوا هەڵبەت شایانی ئەوەی نەبوو بەڵام لە ڕاستیدا تاریف لە خۆم نەبێ بەڵام ئێستا ئێرەکە هیچ تا ناوشاری مەشەدیش هیچ چێشتخانە و ڕێستورانێک نامێرێت چێشی خراپ بدات بێمە ئێستا خواردن و چێشتیەوە کە هیچ ئێمە خۆمان جارێک ڕۆشتین داوای چێشی تایبەتمان کرد ئێستا نازانم ئەو سرنجتاندا بوو یانە بەڵام دەو دەوریە برنجە کە هێناویان بۆ هەی قوڵم سەرس بێت بۆچی ڕاوەستاوین دایەکیان ڕاوەستە ڕۆڵە گیان وا دیارە بابە ئیرەت ئیشی هەیە ئیرەت چ بۆ؟ هەرە دایەکیانم کچە بۆ وای کرد تۆ خۆت زیزمەکە دایەکیان منداڵە ئیتر کەی منداڵە دایەکیان ئیتر کاتی مردکردنیەتی ئەم هوشەنگ و ئارەزووە شاکاریان کردووە بابەکیان زیزمە بە چێشتەکەی زۆریش خۆش بوو هەی بە قوربانت بمەی هەرەوەی کە تۆ ڕازی بووی بۆ من بەسە اینجا دیار گم شده گرد جهان مگرد خود را بجو سایه اگر جستجو ڕکەبرایەتیەکەی؟ نا بۆچی ڕقەبەرایەتی کمام تۆ کامە کارت لەگەڵ من بە ڕکەبەرایەتی نییە ئەمە چ قسەیە کە تۆیەکەی کامە کارم هیچێ تازە ئەڵێ کامە کارە هەر یەک سەعات لەمەوبەر دوێنێ شەو ماڵی مامە ئەکبەر عزیزەکەم تۆ بۆچی هەموو شتێ تێکەڵەکەی تێکەڵی ناکەم تۆ منت شێت کردووە دایکیان تۆ خوددا بە من مەڵێدایە بە من مەڵێدایە من دایکی تۆ نیم من بەس کڵفەتێکم تەواوی کەیتر میترا لانی کەم لەبەر چاوی خەڵک با بزانن من چییە کێشم دایکی چەلە ڕۆژم ڕاستیە کرد
تۆ ژنت ناویست خۆ تۆ کڵفەتێک تاویست بۆ منداڵەکەت هەر کەس منیە بینی پێدەوتم ئەی هاوار ئاخر من چەندە گەوچم چیم دەزانی ئیتر ماندوو بوومە تااقەتم نەماوە ئیتر تێدەگەیت ئیتر ناتوانم لەوە زیاتر درۆ بکەم چییە؟ دیسان ئەتەوێ گەوجم بکەیت؟ ئازیزەکەم خۆت کۆنترۆل بکە حەبێکی ئاخۆنکەرەوە بخۆ ئیتر ناتوانم بۆچی نابێ منیش وەکو خەڵک بۆ خۆم بژیم بۆ لەونەی کە حەزەکەم ئێرە گاراجە و ماشینەکان شێڕوا بۆ مەشهد سپاس ئێوە لێرە دانیشن منە ڕۆمبلیتان بۆ ئەگرم دوایی دابەزن دەستت خۆش بێ ڕۆڵە گیان دایگیان ئەم شەو هیچ پاسێ بەرەو مەشهەد ناڕوە دەی باشە ڕۆڵە گیان قەیدی ناکە من ئەو شۆ هەر لێرە لە سوچێکی ئەم تێرمیناڵەدا دەمێنمەوە آخر خۆوان نابێت دایگیان ئەو شەو بێ بۆ ماڵی ئێمە سبێنێ خۆم بەڕێت دەکەم ئاخری نییە دایگیان ئەم شەو لای ئێمە بە بۆچی لە ماشینەکەدا بەسیت ها؟ چیم کردای؟ من بۆ پیرێژنە وتووە ئەم شەو بێ بۆ ماڵی خۆمان من حەز ناکەم باش دەدەی چی بکەم؟ پێی بڵێ نێیت باش من چه گوناحێکم کردووە؟ دەڵێم بابە لەسەر خۆ بە ناخر من چه گوناحێکم کردووە؟ ڕۆڵەگیان هاوسەرت مافی خۆیەتی ژیانی ژن و مێردایەتی بەکو گوڵڤایە ئاوی زۆر بدەیە سیز دەبێ ئاوی کەم بدەیە بشک دەبێ دەبێ ئاگاد لێ بێ ئاگاداریش بەمانای ئەوەیە کاتێک تووڕە دەبێ سەبرت هەبێ کاتێک وەرەز دەبێ هاودەمی بی کاتێک تەنیایە هاوڕێی بی ئەو کات دەبینی کە بۆن و بەرامی وەکو گوڵی یاز هەموو ماڵەکەت بۆن خۆش دەکات دایگیان دڵپیسیەکە لە من بنە ماڵەکەیشی پەرەی پێدەن تۆ بە ئازمووتری ئەرکی سەرشانی تۆی یارمەتی بدەی ئەگە ناخوای نەخواستا بەڵایەکی بەسەر تۆ نگەران مەبە هیچ گرفتێ نایەتە پێش فەرموون دایکیان
فەرمونە ژوورەوە تا شتێک ئامادەکەم پێکەوە بیخۆین. سپاس کوڕم ئەگەر بۆ منە خۆت مەخە زەحمەت. دایگیان فەرمونون جێگەم بۆ ڕاخستون لای سەبا. دەستت خۆش بێ ڕۆڵە بەس زەحمەت نەبێ بڵێن قیبلە بەرەو کام لایە؟ بەرەو ئەو لایە تۆزێک بەرەو ڕاست. ئەمەر درێژ بیرۆڵە. دکتۆر چی گوت؟ فەحسەکەی شتی بینی؟ دەڵێ هەمووی لەبەر عەسەبی بوونە. هیچ پەیوەندەیەکی بەجەستەوە نییە. دەتەوێت تۆزێک پێکەوە قسە بکەین؟ مەگەر فریشتەکانیش دەگرین ڕۆڵە گیان. من زۆر بەدبەخت و بۆ شانسم. ئەو قسانە مەکە ڕۆڵە گیان. تۆ ژینێکی ئاواهات هەیە. باوکێکی دڵسۆز و باشت هەیە. چی؟ دڵێکی دڵۆوان و بچکۆڵەت هەیە. ئاخر هیچ کەس منی خۆش ناوێت. چۆن دەبێ کەسێک فریشتەیەکی بچکۆلەی وەک تۆی خۆش نەوێ؟ من ئەم هەوە بقیژن و لە خوددا بپرسە بۆچی دایکی منی برد کە ژیانی ئێمە ئاوای لێبێ ها؟ بۆ هاوار بکەی ڕۆڵە مەگەر زمانم لاڵ خوا کەڕە. خدا لە نێو دڵی مرۆڤەکاندایە. تەنیا دەبێ بیری لێ بکەیتەوە. من دائمە بیرم لە لای خوا دایکمە. دەی ئەگەر وایە دڵنیا بەخوا و دایکیشت لەو سەرێ ڕابیر لە تۆ دەکەنەوە ئاگان لە تۆی ڕۆڵە گیان. بەڕاستی دڵنیا بە. یانە کارێکیشم بۆ ئەکەن؟ بەڵێ بێگومان دڵنیا بە. ئاخر دەیکەی؟ بەیانی. بەیانی؟ بەڵێ بەیانی. خوا لێ خۆش بوو حاجاغای ئێمە. باوکی مناڵەکانم دەڵێن. هەمیشە بە منداڵەکانی دەکوت. سپەی بەیانی دەبینن کە هەموو شتێک بە لەونێکی دیکەیە. سپەی سپەی
سەبا چی بووە کچم خەونی خراپت دیوە؟ نادر سەبا لە خەو هەستێنە ناشتایی ئامادەیە. داستت خۆش بە حاجی گیان تۆزێکیشم لەو تووگڵە بە ڕۆژانەوەدانێ ببورن فەرموو تێرمینال لە کام لاوەیە؟ گاراجی پاسەکان دەڵێ؟ تێرمیناڵی ماشێنی مەشەد لە دوکان کە ڕۆژیتە دەرێ بەلای چەپدا دەڕۆی تۆزێکی دەمێنێ بۆ چوارەیانەکە ئەو بەرەی شەقام هاوەر دەکەن گاراژ. سپاس کاکە. ئیتر چیت دەویست؟ تۆزێک لەو تووکولەکەیە و پاکەتێک لەو جگەرەیە و دوودانەشم کەیەک بدانە. ببورن ئێوە نازان کرێی لێ ڕاتامەشە چەندە؟ پێم وایە 1500 منە. دایەکیان ببورن حاجی خانم ببورە فەرموو ئەگەر پڕکێشی نەبێت دەمهەویست بڵێم لە ڕاستیدا دەمهەویست بڵێم کە بڕۆ ڕۆڵێکیان بڕۆ شکری خوا بکە ساغ و سڵامەتی بڕۆ ئیشێک بگرە دەست من خۆم لەم شارە غەریب و ئاوارەم هیچ پارەیەکشم پێنێ بدەم بە کەس نادادەژیان خراپ تێگەیشتی لە ڕاستیدا منیش دەمهەیە بچم بۆ مەشهد وتم ئەگەر پڕکێشی نەبێت دەی ئەنجەم لە خزمەتتان دەبین منیش وەکو کوڕی تۆ وەکو برای جەنابە داش قەشقایەکیشم لێرە هەیە
یا الله فەرمون داوێژن. چه ڕووداوێکی سەیرە، خوا دایناوە بۆ فیلمی هونەری. گەڕاکی ئەولا سەیرە، گاڵانێ خەڵک بە دوای دایکیاندا دەگەڕێن. زۆر بە سەرعاتێکی سەیرە. چاڵۆ فیلمەکە تۆ کاکا تۆ دایکی منە نەدیوە یان ئەوەی کرد دەڵێ کەکە تۆ دایکی منە نەدیوە یا ئەوەی کێن دەڵێ کە پۆلیس دایکی منە نەدیوە. ماوشێت دەدەدان جادە دەدەدەن مەترسی دەدەدەن وایەک دایە گەورە دایە گەورە حەوجی خانم دایە گەورەی هەزار ڕەنگ و ڕووی سینەما ئێران بە بەشداری ئەستێرەی بێڤێنە و هونەرمەندی گەورە یۆنەسی کونار ئابادی. تخوا ئەوە ناوە من هەما لە هیچ شتێکا بەختم نەبوو، نە ناوم سینەماییە، نە شوێرەتم سینەماییە، نە قەڵافەتم سینەماییە، چی بڵێ بیتر؟ ئاخریشی دەمزانی کونارابادی ڕاستە یا کنارابادی. نیمە حەوزە ئاوێکیش لێرەیە کە لە بۆرەیەکی درێژەوە ئاوی تێدەڕژێ. زۆر جوانە. ئەوەش کاک سامان نۆژەکەی خوێندۆ و خەریکە دێت. دایەگیان گیانی دایەگیان ئێرە کوێیە؟ وتم خۆ دایەگیان چێشتخانەیە مزگەوتە دوکانە. نا دایەگیان یعنی ئێرە مەشهەدە؟ ڕەبی بە قوربانت بم نادایەگیان مەشهەد نییە. ئەوەشدانە فەرموو ششتوتن؟ باڵێ جانت ششتون؟ باڵێ ئیش دەکەی دەگەیندایە دەگەین ڕۆڵە گیان ئەگەر خودابی هەوێ دەگەین. باڵێ قسەکانت دروستە بەڵام پێت وانییە کە ڕەنگە منداڵ لە باخچەی ساوایان بەلۆنێک بگۆڕدرێ مەبەستمەوەیە لە منداڵانی دیگە هەندی شت فێر بێ. هەندی شتی زۆر داوای لێبوردون دەکەم زۆر ببورن داوای لێبوردون دەکەم زۆر خراپ. هەڵبەت دیسان هەرچی جنابەت بڵێ هەرەوەیە. هەڵبەت قسە ئێوەش ڕاستە بەڵام دەی منداڵانیش دەبێ هەڵسوکەوت و ئامۆژە و پەیوەندی گشتی فێر بن ئیتر ئەوەش ئەرکی باخچێ ساوایانە. دەگەر وایە من دەبێت تەنیا بیبەمەوە بیهێنمەوە بیان بێ و بیهێنیتەوە بۆچی مەگەر چەندانە؟ وا دیارە لەبیرت چوێتەوە بڕیارە لە فۆدوانە بنە؟ لە فۆدوانە بڵێ چونکە ئەگەر دایەکیان گیانە مەشهەد ڕەنگی چۆنە؟
مەشهد ڕووناکە ڕۆڵە زۆر جوانە ناڵن هاڵی من درەنگە زوونیا بۆیە ناڵم تێکەڵی نەیکردووە شیوەنێکم پێیەنەی نەیکردووە و شیوەنی من شیوەنی ئینسانیە بەڵە دەژیان ئێمەش بەردەوام شاد نەبووین زۆر جاریش بووە پەشێو بووین یعنی دۆخەکە زۆر نالەبار بووە خۆم کوشت و بڕی هەتا ئەنجام دایکی ئەو بوو کەڵەیە ڕزایەتیدا خۆت بۆ ئەو کچە کوشت و وێنەی ئەمەد ناوەتە پێش چاوت مەفەرمو حاجی خەنم مەفەرمو فەرمونون بەڵام دەزانی چێ مەحرەمەیە نامەحرەم هەیە کار حەسە بۆ کتێبی هەیە ئەرێ کەوایە دیارە پیاوی ژن و ژیان و منداڵی خوا ئیشەڵا ئەوانت بۆ ڕاگرێ بە کورتی تەواوی جادەکە تێک دۆشەوێنیە و پێشەوەی بگاتە بمبردەکە ستاپێک لێ دەدا و سێ سەر لە نەخلانج لێدا و لە ناو جادەکەدا دەتلێتەوە هەر لەوێژ لە نێوەڕاستی جادەکە ڕادەوەستەیە بۆ حاجی خانمی خۆمانی بڵێم لەو لاشەوە شۆفیری ماشێن لەگەڵ خۆی گرێ و دەکا کە ئێلا و بیلا دەبێت لە پەنای ئەو ماشێنەوە بڕۆ تێی کافێک دەکا و دەڕواتە پێشێکە لە لای گڵەکەەوە بڕۆوە بەڵام دەبینێ ڕێگاکە تەسکە و ناکرێت لە پرێکدا بێدێتەوە کە هەڵێ دەرگای باکی بنزینەکە دەکرێتەوە هەموو بنزینەکەژە بەسەر ئاسفڵتەکە بە کورتی کاتێک دەگەنە یەک سپەری پێشەوەی کامیۆنەکە گۆشەی دواوەی ماشێنێکە لە باوەش دەگرێت ئەو کات چییە بێت جریقە و بنزین و گرمەیەکی گەورە دوو ماشێن لە حەوە خەریکن دەفرن لێرەدایەکە پیا و ئەقڵی جابەکات نازانی لە عەرز و ئاسمانەوە ئاگر دەبارێت ئەو کات خۆی زەق و زیندوو لە نێوەڕاستی ئاگرەکە دێتەدێت بینەر هەرتەوە و خوشکیەکە دەی ڕەنگە بۆ من سەرنجڕاکێش بووم کیمیا دیوە چی؟ کیمیا فیلمێکە ئەس قەزا بە پێچەوانە لەو فیلمانەیە کە باوکەکە بە دوای مناڵەکەیدا دەگەڕێ زۆر سەیرە دەرفەتت بوو ببینە لە دوکانە سێدی فرۆشیەکاندا هەیە دایە تۆ قەت ناچی بۆ سینەما؟ جاران نەدەچوو بەڵام پاشمەرگی حەجاغای خوالێ خۆش بوو چەند جار لەبەر تکا و پاڕانەوەی کوڕم هومایون پێکەوە ڕۆیشتی چە فیلمەیەک؟ لە بیرم نەماوە دەی پێت خۆش بوو حەزت لێی بوو؟ نا من لە تاریکی نێو سینەما دڵم دەیگیرێ ینی ڕاستێکت بوێ دەترسم یەکێک پێ دەکەنێ هەموو پێ دەکەنێ یەکێک دەگری هەموو دەگری وەگەوەی کە بڵێ مرۆڤ هیچ کارێکی بەدەست خۆی نییە چ سەرنجڕاکێشە فیلم کە هەموو شتێکی ساختە و دەستکردەیە هەر درۆ و دەلەسەیە هەموو فیلمەکانیش وەکو یەکتروان بەڵام من ئەو 40 ساڵەی کە لە گوڵفرۆشی ئیش دەکەم تا ئێستا دوو گوڵم نەدیتۆتەوە یەکتر بچن بەڵام من حاجی خانم کاتێ دەستی ژن و منداڵەکەم دەگرم و دەچمە هۆڵی سینەماکە دادەنیشم لەناو ئەو تاریکە سەلاتەدا دەگەشێمەوە شاگەشکە دەبم دێ جوانی ژیانیش هەر بەمەیە مرۆڤ تا مرۆڤ تۆفیریان زۆرە
بۆچی ئەوەندە چۆڵە؟ ئەوە چێ ڕۆڵێکیان؟ شەخسێکی لێوێ. ئەی کاکە مامەجیان السلام عليكم ورحمة الله. هەبە کورتەی بەسەر هاتەکەوی دەیانیەوە خوا لێ خۆش بووە بەم زوویان نەمردووە پێش دەماوەندەکە؟ نا منداڵ بیودایکی فەوتی کردووی باوکی ئەو کابرایەیە لەو بەردانیشتووە زۆریش پیاوی خاسووی ئەبێتە میمکەزام هەڵبەت زەڕ میمکەزامیوی نەمیمکەزای حەق دەی لە ناودیاتە گشما قەومین بێ کۆدی بۆچی کەس ناچێ بیانێتە دەرەوە؟ زۆر کەس هەوڵیادا بیهێنە دەرەوە بەڵام نەهاتوو دەی بوو کەیدی ڕۆژی زەماوەندێتی ناکرێ بە زۆر بیهێنە دەرەوەدی بەڵام نەهات باوکی بووک دەڵێ کچەکەی چەند جار لە نێو خەودا بینیوەتی دایکی ڕۆژی زەماوەنەکەی دێتەوە بۆ ئیمامزادە ئێستا ڕۆشووە لە نێو ئیمامزادە مانی گرتووە و نایەتە دەرێ من قسەمەکە ڕۆڵێکیان بەس بگری من ئێوەم لێرە نەدیتۆ ئێوە لێرە چیەکەن؟ تۆ شتێکی پێ بڵە ڕامسین أنا مسافرة من بين نسيم وزيارة قرين ودرون وطاران يا
یاڵە سوار بێ کاتەجان ئەو ئارامە قسەی تۆ ناکە قسەی تۆش بگەڕێینەوە کەماڵە تۆ چاوەڕانی چی بڕۆ ماشێنەکە دەڵکە سوار بێ کەس بزێنێ بێنە زووکان سوار بن من لە کشە خۆم تووڕەنی قسەی خۆڕش بکە سوار بن دەزووکە دەلێ خوڕە هەموو سوار بوون من نەزرم کرد بوو کاتێک کوڕە بچکوولەکەم هومایم زەماوەند بکات بێمە خزمەتی ئیمام ڕەزا بەڵام ئیتر سەرم لێرە دەرهێنا بۆ دایک ئەوە زۆر گرینگە دەزانم کە تۆش ئێستا چەندە تاسەی دایکت کردووە دەزانم بەڵام چیمان لەدەست دێ خوا ئافووی بکات بەڵام کچە شیرینەکەم ئێستا دەبێ پێ بکەنێ گریانیش ئەگەر هەیە گریانی شادیە لەبیرما خۆشم کاتێک بووم بە بووک گریا ئەسەن هەموو بووکێک دەگرین ئەم گریانە گریانی ژیانە هەر بەکو منداڵێک وایە کە تازە لە دایک دەبێ نازانم ڕەنگە ئێمە ژنانیش کاتێک کە زەماوەند دەکەین لەبەرەوەی کە ژیانێکی تازە دەست پێ دەکەین وەک ئەوەیە کە تازە لە دایک دەبین هەر بۆیە دەگرین ڕاستی نەتکوت ناوت چییە؟ ئارەزوو فرمون تکاکەم فرمون يا الله اي بابا فرمون تکاکەم فرمون خۆی شکراتە دەرەوە ئەوە بووکە خان هات زاوە چاودڵە ڕوو خانات بووکە خانات وڕەوە خۆ دایکی نییە حاجی خانمەکەیە بڕۆخە حاجی خانمی خۆمانە ڕە پێشەوەی تێ ئای بژیدایە حاج مبارەک پێ پیرۆزبایەت هەندێکە مبارەکتان بەبەخت مبارەک چێکە شەوانە مبارەکی ئێوەش ئینشەڵڵا خوا عاقبەت بەخێریان بکات پیرۆزبایەکەم ئینشەڵڵا بەختەوەر بن دای بووی بە یاری نیوەڕای حاجی خانم یەکەمەوەی کە ئەوانە فەرسترن دووەمەوەی کە ئیتر پێویست ناکات تامەشەت ئەو هەموو ڕێی بڕۆین دووهەمەوەی کە ڕێگایەک نییە مەشەدەوە تا لەو پشتەیە هەوڵیشی هەرچی تۆ فەرمی حاجی خانم ئەمر درێژ بی ڕاستەکەی کاتێک گوتانیەتیان کرد و پاژمارە بڕین بڕۆم بۆ گڵکۆی ئیمام ڕەزا لە میش پارانەوە منیش نەمتوانی بڵێم نا من کە ئێستا لێرە کارم هەیە ئەسڵۆن ڕەنگە شەویش لێرە مامەوە
گەرنم ئازاکە ڕۆڵە سڵاوی منیش بگەێنە بە کچە شیرینەکەت خوا لەگەڵ بێ خوا ئاگادارت بێت حاجی خانم شتێکت دەویست بە من بڵێ ئەرێ کاتێک کە منت سوار کرد بیر و خیاڵی خراپ هاتە مێشکمەوە وتم نەکا لەبەر ئەم دوو دەنگ باز نەبێ بایخە بێ بەڵام ئێستا ئیتر دڵنیام کە تۆ بەڕاستی چوویتە نێو ڕۆڵی مرۆڤە باشەکانی نێو فیلمەکانەوە ئەی بابا من شیاوی ئەو قسانە نیم ئێستا ئیتر دڵنیام سینەما دەتوانێت مرۆڤەکان بکاتە فریشتە